عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست لە هەر شوێنێکی کوردستانن. قوتابیانی عەزیزی خۆم، ئەوڕۆ لەوانەیەک لەوانەکانی کۆرسی دووەم کە لە بەشی 5 دەست بە وانە تۆمارکردن دەکەین ئینشاءڵڵا. قوتابیانی عەزیزی خۆم، لێرەوە دەستخۆشی لە یەک بە یەکێ قوتابیانی عەزیزان دەکەم کە نمری تاڵیان هێناوە لە تاقیکردنەوەکانی میوەساڵ لەوانەی فیزیە، و هیوادارم لە کۆرسی دووەمیش بە هەمان شێوە بۆ گروتینەی کە هەیان بوو لە کۆرسی یەکەم لە کۆرسی دووەمیش بۆ دەرجە باشە. لێرە قوتابیانی خۆشەویست دەست دەکەین بە بەشی پێنجەم کە ئەویش تەوژمی بێهێڵ بەرێکردنەکانە. ئایا تەوژمی بێهێڵ چییە؟ ڕۆژانە جۆمان لێ تەوژمی بێهێڵ لەبێ؟ نەخێر، گوێ لێ نەبە، بەڵام هەستی پێ دەکەی تووشت بووە. مەسەڵەن بۆ نمونە ئەگەر تۆ ئەو کاتی لەگەڵ بابەی سواری سیارەی بووی لە تەنیشتی دانیشتی با بە سیارەیە دەخڕێ، ها لە تەنیشتدا لۆریەک دێ بە خێرایە، سارەکە چی دێ دەلەرێتەوە. ئەو لەرینەوەیە بەهۆی چ دروستەوێت؟ بەهۆی تەوژمێک دروستەوێت کە پێ دەڵێن تەوژمی بەهێڵ. باشە مامۆستا، ئەو تەوژمی بەهێڵە یعنی چۆن دروست بووە؟ یعنی چ شتێک سەبەبە بۆ دروستبوونی تەوژمی بەهێڵ؟ بابی خۆم بە پێی یاسا، ئەمە کوتمان هەموو فیزیا یعنی یاسا زانی بێگومان دڵنیا بە دەرزەکە زۆر لەکەم خۆشەویست دەبێت. تاشاکە تەوژم بۆ خۆی هێندێکی ئاسەدارە لە ئەنجامی لێکدانی بارستاوی خێراییەوە دروست دەبێت. تا کاتێک تەنێک جوڵێت خێراییەکیشی هەبێ ئەوە تەوژم دروست دەکات و هێندێکی چۆنیشە ئاسەدارە. جا بۆ ئەوەی لەو پرسیارانە لەو پێناسەیە زیاترشی بکەین و تێڕوانین دێنە سەر یاسایەکەی پیاسایەکەشی دەکەینەوە. قوتابیانی خۆشەویست، لە کەتی 1/5 باز لە تەوژمی بەهێڵ و پاڵ دەکەین. تەوژمی بەهێڵ یاخود پاڵ ئەگەر بێت و تەوژمی بەهێڵ پێناسە بکەین سەرەتا، تەوژمی بەهێڵ بڕێکی ئارسەدارە و بریتە لە سەرنجامی لێکدانی بارستایی و خێراییە. تەوژمی بەهێڵ بریتە سەرنجامی لێکدانی بارستایی و خێرایی. لە کۆرسی یەکەم هێند ئارسەدارەکانمان خوێنها. هێند ئارسەدارەکەمە چی هەمە دەکرێت بۆ سەحمێک کە لەسەر هێندە فیزیایەکەەوە مەسەلە لێرە تەوژم ئەو سەحمەی لەسەر و خێراییەکەی سەحمەی لەسەرکەواتە هەندێکی چۆن ئارسەدارن. کەواتە دەتوانین بڵێن تەوژم هەمیشە ئارسەکەی بە ئارسیی دەبێت خێرایی دەبێت. تەوژمی بەهێڵ لەسەر هەر یەکە لەسەر بارستاوی خێرایی بەندەوە، واتە بە زیادبوونی هەر یەکیان تەوژمی بەهێڵ چی دەبێت؟ زیاد دەکات. جا لێرە پرسیارێکی زۆر چاک هەیە، زۆر گرنگ هەیە، مامۆستالانەی ڕۆژانە دووە ئیمتحانیشدا بۆت بێنێتەوە. ئەوەیە دەڵێت تەوژمی بەهێڵی تەنێک لەسەر چ بەندە؟ تەوژمی بەهێڵ تەنێک لەسەر چ بەندە؟ قوتابیان ئەو بابەتە وانەیەک لە وانەکانی فیزیای پولی 12 ئاگادارە، بەس لەوێ گۆشت تەوژم دەخوێن، لێرە تەوژمی بەهێڵ دەخوێنی. جا بۆیە باش گوێ بگرە بۆی بتوانانی سادەی لێ بکەی. کاچی من گوێ بگرە، دەڵێت تەوژمی بەهێڵ تەنێک لەسەر چ بەندە؟ فێرم کردی گوتم هەر کاتێک بڵێ فڵان فیسار یان فڵان هێندی فیزیای لەسەر چ بەندە بە جۆرەی یاساکە بڕیار دەدەین. بەڵێ یەکەم بارستایی تەنەکە لەسەر بارستایی تەنەکە بەندە و پەیوەندیی ڕاستەوانەش دەگۆڕە، و دووەمیشە لەگە خێرایی تەنەکە کە پەیوەندێکی چۆنیە ڕاستەوانە. واتە بە زیادبوونی بارستایی تەوژمی بەهێڵ چی دەبێت؟ زیاد دەکات. بە زیادبوونی خێرایی تەوژمی بەهێڵ چی دەبێت؟ زیاد دەکات. و بەنسبەت پێناسەکەی و بەنسبەت ئەو پرسیارەش کە جوابماندایەوە. ئێستا دێنە سەر پرسیارێک لە تێبینیەکان کە زۆر گرنگن، مامۆستا بۆت دێنێتەوە، بە دڵنیاییەوە بۆت دێنێتەوە. باشە؟ یاڵڵا. تەوژمی بەهێڵ هێندێکی چۆنە؟ ئارستەدارە. مامۆستا گوتت ئارسەکەی بە ئارسی چیە؟ خێراییە. بەڵێ ئارسەکە بە هەمان ئارسی خێرایی تەنەکە دەبێت. قوتابیان تەماشای ئێرە بکەن بە ڕوونکردنەوەیەکت دەمە لێرە. ئەوە تەوژمی بەهێڵە، ئەوەش بارستای، ئەوە خێراییە. تەوژم پەیوەندیی ڕاستەوانەی هەیە لەگەڵ چێ؟ لەگەڵ بارستای. واتە بە زیادبوونی بارستایی تەوژم چی دەبێت؟ زیاد دەکات. ئەو یەک. دوو، تەوژمی بەهێڵ پەیوەندیی ڕاستەوانی هەیە لەگەڵ خێراییش، بە زیادبوونی خێرایی تەوژم چی دەبێت؟ زیاد دەکات. سێ، بارستایی لەگەڵ خێرایی بەپێی ئەو پەیوەندێکی هەمانە، پەیوەندێکی چۆنە؟ پەیوەندێکی پێچوانەیە. مامۆستا دەڵێم بەڵێ، بەڵێ مامۆستا ئەم چۆن بزانە ئەو ڕاستانە یا پێچوانێ؟ بابەتجان زۆر ئاسانە. نمونەی کرداری ڕۆژانە ئەتۆ ناڵێ فیزیای یعنی ژیان ئێداخەت دەبێت ئاوا لێی بڕوانی. مەسەڵەن ئۆتۆمبیلێکی بچووکت هەیە، ئۆتۆمبیلێکی گەورەت هەیە. ئۆتۆمبیلە بچووکەکە بارستایی کەمە، وایە؟ بەڵام ئۆتۆمبیلە گەورەکە بارستایی زۆرە. باشە چیان خێراترە؟ بێگومان ئۆتۆمبیلە بچووکە. کەواتە پەیوەندی نێوان بارستایی و خێرایی پەیوەندێکی چۆنیان هەیە؟ پەیوەندێکی پێچەوانیان هەیە. ئەگەر ئەوەت هەر نەزانی بەپێی ئەو یاسایی کە هەمانە مابینی بارستایی و خێرایی چییە؟ جارانە، وایە؟ هەر یاسایەک هەر هەڵکشێکی فیزیایمان هەبوو مابینیان جاران بوو، چاوەکەم ئەوە مابینیان چییە؟ جارانە و پەیوەندەکەیان چۆن دەبێت؟ پێچەوانە دەبێت.
یاخ شتێکەشی تێدا نییە بە قوڵی لێ مەڕوانە نا عنی شتەکە ئاسانە باشە یاڵڵا ئێستا دێنە سەر چی دێنە سەر ئەوەی کە بزانین چی کەمان هەیە لە تێبینیەکان لە تێبینیەکان دەڵێ یەکەی تەوژم بەهێڵ هەندێک ئارزەکەش بە ئارسی خەرێ باسمان کرد دووەم یەکەی تەوژمی بەهێڵ بریتە لە یەکەی کیلۆگرامەتە بەسەر سێکەم بۆ دێنێتەوە کاکە بۆ دێنێتەوە تا شاکە بابە تا شاک گوتمان تەوژم دەکاتە بارستایی جارانی خێرای وایە زۆر باش بارستایی بە یەکەی چ دەپێورە بارستایی بە یەکەی کیلۆگرام ئەدی خێرایی گوتمان بە یەکەی مەتر بەسەر سێکەند پێویست ناکە لە بەریکەی کەواتە تەوژم باشە کاتە تەوژم دەکاتە کیلۆگرام جارانی مەتر بەسەر سەکەی ناخ دەتوانین بنووسی کیلۆگرام مەتر بەسەر چی بەسەر سێکەند ئەو یەکەی چیە بابا یەکەی تەوژمی بەهێڵە تاو هەر ئەوەندەی یەخ شتێکەشی تێدا نییە باشە ئێستا دێنە سەر چی خاڵی سێم پەیوەندی نێوان بخێرا بارسەکە پەیوەندی چۆنیانەیە پرسیارەکە کامیان تەوژمیشی گەورەتری هەیە تۆپی بۆڵینگ یان تۆپێکی پێ کامیان تەوژمی زیاتری هەیە بابە تۆپی بۆڵینگ یان تۆپی پێ دەڵێ مامۆستا بێگومان ئەوەی بارستایی زۆرە تەوژمی زۆرترە بێگومان هەروایە دەڵێن تۆپی بۆڵینگ چونکە بارستایەکەی چیا گەورەترە چونکە کوتمان پەیوەندیەکان چۆنە پەیوەندیەکانیان ڕاستەوانەیە ئێستا دێنە سەر پرسیاری حسابی قوتابیانی خۆشەویست لە پرسیارە حسابیەکان لێرەدا قوتابیانی خۆشەویست لە نمونەی پێنجی ئەلف باز لە تەوژمی هێڵ دەکات تەوژمی بەهێڵ ئۆتۆمبیلێکمان هەیە بارستاییەکەی 2250 کیلۆگرامە جا خۆ دەزانیت چیەوە نیە بارستای یعنی چی یعنی ئێم بابەجێ باشە بە خێرایی چەند دەڕوا 25 مەتر بەسەر سێکەند کاتەوە چێ ڤیەکەیە بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات تەوژمەک ئەوە خێرایەکەمان بەرەو خۆرهەڵاتە کاتە تەوژمەکەشمە هەر بەرەو کوێ ئەیشتێ بەرەو خۆرهەڵات ئاگادار بە دەڵێت تەوژمی ئۆتۆمبیلەکە چەندە لەبێرەوە نەچێت تەوژمی بەهێڵ واتە هەندێکی ئاڕەسەدار بابەجان کاتە تەوژمی بەهێڵ یاساکەمان هەیە دەکاتە بارستای جاران خێرایی بارستایەکەمان هەمیشە دێ بە کیلۆگرام بێ ئاگادار بێت گەڕام بدیکەی کیلۆگرام باشە بابە لەبیری نەکەی جا خۆ دەبێت بچەی بڕوانی باشە بابە و خێرایەکەشمان چەندە 25 جارانیان بکە ئەنجامەکە دەکات چەند دەکاتە 5.6 زڕبی دەتوانێت بە شێوەی زانستی و یەکەش لەبیر نەچێت کیلۆگرام مەتر بەسەر سێکەندا باشە بۆ خۆرهەڵاتمان نووسی دەیدا خوا دەبزانم دەیزانی مامۆستا چۆن نایزانم ئەوە نێ دەڵێ بە خێرایەکە بەرەو خۆرهەڵاتە کەواتە تەوژمەکەشمان بەرەو کوێ دەبێت بەرەو خۆرهەڵات دەبێت تەواوە چاکی لێ دەزانین تێگەیشتی دێنە سەر ڕاهێنانی پێنجی ئەلف بڵێن ئەو پرسیارانە دەڵێت باسی بزنە کێوی دەکە بزن بزێ و دەیوەرە بزنە کێویەک بارستایەکەی چەندە 146 کیلۆگرامە قەڵەوە بۆ قوربانیش دەبێ دەی باش بە خێرایی چەند دەڕوە 17 مەتر بەسەر چی سێکەند بە خێرایی دەڕوە ئەوەشان چ بوو بارستایی بەرەو شوێ دەڕوە بەرەو لای ڕاست دەڕوە لای ڕاست باشە دەڵێت تەوژم بەهێڵەکەی چەندە جاو هەر ئاسانە هەر بە چاون و قانێ دەزانێت جاوی دێ یەکسەر دایکیان دەدەین و نای خۆی لێ دێنین مەسەلەن بۆ نمونە لێرە دەڵێن تەوژم دەکا بارستای جاران خێرایی بارستایەکان هەیە و بە خێرایەکەشن هەیە کاتە ڕێک جارانی بکە و بەس ئەتوەرەوەرە ئارزەکەی بۆ شوێ دەبێ مامۆستا بەرەو لای ڕاستە وایە بۆ لە چونکە مامۆستا خێراییەکە بزنەکە بەرەو لای ڕاست ڕۆیشتووە چۆن دەیزانی ئەوە نێوەتا مامۆستا بەرەو لای ڕاستە کاتە تەوژمەکەشمان بەرەو لای ڕاستە قوتابیانی خۆشەویست ئەوە بۆ شیوە پرسیارەکان شیکار دەگەێت ئەوە ڕاهێنانی پێنج ئەلف پرسیاری یەکەم ئێستا دێنە سەر پرسیاری دووەمیش لە پرسیاری دووەم ئەگە بین تێ بڕوانین پرسیارەکە باز لە چ دەکە ئەو جارەی دێت باز لە منداڵێک دەکا باشە منداڵێک باز دەکە منداڵێک بارستایەکەی 21 کیلۆگرامە سواری پاسکیلێک بووە کە بارستایەکەی چەندە 5.9 کیلۆگرام جا تەماشاکە 21 ئەوە بارستایی یەکەم تاشاکە بابە 21ەکە بارستایی یەکەمە باشە
تاشاکە 21 کیلۆگرامەکە بارسوار پاسکیلێک بوو بارسایەکەی 5.9 ئەوەی منداڵەکەیە پاسکیلەکەش بارستای چەندە 5.9 کیلۆگرامە بە خێرایی چەند دەڕوا 4.5 متر بەسەر سێکەن ئاڕستەی باکووری شوێ خۆرئاوە چەند داواکاریکی هەیە لەوانە دەڵێت تەوژمی ئازاد و پاسکیلەکە چەندە بابەجان تەماشا حەدوکی دەڵێت تەوژمی ئازاد و پاسکیلەکە جاکە دەڵێت تەوژمی ئازاد و پاسکیلەکە لێرەدا چەندە دەین بەو شێوەیە بەس دراوەکان دەردێنین تەوژمی بەهێڵ داواکراوە خێرایەکەی داوە پاسکیلەکە بارستاییمان هەیە و منداڵەکەش بارستایی هەیە جا قوتابیانی خۆشەویست لێرەدا دەین با بزانین تەوژمی ئازاد و پاسکیلەکە بابە ئەلێرە فکرۆکەکی تێدایە فکرۆکەکە چییە دەڵێت تەوژمی ئازاد و پاسکیلەکەی چەندە دەبێبی هەردوو بارستایەکان کۆکوی نەچی بە تاقیتەنێ ئیکاک ئازادم بۆ بەکاربێنی نابێ بە تەنێ پاسکیلەکەش بەکاربێنی بێ هەردوو بارستایان کۆکەوە و اینجا جارانی خێرایەکی بکەین تەوژمەکەی بزەکەی جا بۆی دەڵێن چی دەڵێن بارستایی گشتی لە کاتی بارستایی منداڵەکە جاران کۆی بارستایی چی پاسکیلەکە بارستایی منداڵەکە 21 بارستایی پاسکیلەکەش 5.9 وەرە کۆیانکەوە ئەو بارستایی گشتیە ئەو بارستایی گشتیە دەین لەگەڵ چی لەگەڵ ئەو خێرایی کە دایەتی بۆ خۆی لێکیان دەدەین بە پێی یاسای چی بە پێی یاسای تەوژم باشە کەواتە دەڵێن 26.9 باشە ئەو بارستایەکە بوو دەدەین ئەلێرە دادەنینەوە جارانی خێرایەکە کە هەمانە جارانیان دەکەین تەوژمی ئازاد و یعنی منداڵەکە و پاسکیلەکە پێکەوە دەکات 121.5 کیلۆگرام مەتر بەسەر سێکەن بەرەو کوێ باکووری خۆرئاوە بۆ کاکە بەرەو باکووری خۆرئاوە بەدی ئەوە ئەوتە پێگوتین بەرەو باکووری خۆرئاوە کەواتە تەوژمەکەمان بەرەو وێ لە لەقی بائی پرسیارەکە دەڵێت تەوژمی ئازاد بە تاقی تەنێ چەندە یعنی بە تاقی تەنێ تەوژمی منداڵەکەی جاکەواتە کە دەڵێت تەوژمی منداڵەکەی بەتەنێ بە تاق تەنێ بارستایی بەکاردێنینە چی ئیکە بەکاربێنی باشە جاکەواتە دەڵێن بارستایی ئازادمان هەیە و خێرایەکەش هەمان خێراییە ئاگدار بە بەس دێن چی دەکەین بارستایی ئازادجارین خێرایەکەی دەکەین تەوژمەکەمان بۆ دەردەچێت باشە دەڵێ بەرەو باکووری خۆرئاوە بابە ئاتە پرسیارەتەیە دەی فەرموو چت دەویست لە لەقی ئەلف فەرموو دەتوانی کاکە چۆن ناتوانێت تەوژمی هەریەکان بەجیا بدۆزەوە خۆیانکەوە نەفسی ئەنجامە دەدات بەس پێدوانی ئەو ئاسانترا ئەو ئاسانترە بە خۆتی تێگمەدە باشە ئەوە لەقی ئەلف و ئەوەش لەقن بای ئێستا دێنە لەقی جیمیش تا بزانی لەقی جیم دەڵێت چی لە لەقی جیم پرسیارەکەمان دەڵێت چی ئەو جارە دەڵێت تەوژمی پاسکیلەکە چەندە جاکە دەڵێت تەوژمی پاسکیلەکە چەندە بە تاقتێنی پارێستای پاسکیلەکە بەکاردێنی ئاگادار بە لەگە چیە لەگە خێرایەکەی بە هەمان شێوەیەکی دەدەین دەکاتە 26.55 کیلۆگرام مەتر بەسەر سێکەن بەو شێوە دەتوانین تەوژمی پاسکیلەکەش دۆزیەوە لە پرسیاری سێ ڕاهێنانەکە دەڵێ بە چ خێراییەک پێویستە ئۆتۆمبیلەکە بڕوە کە بارستاییەکەی 1210 کیلۆگرام بێت بۆ ئەوەی هەمان تەوژمی ئۆتۆمبیلەکەی بارەکەی نمونەی خاڵی ئەلف هەبێت یعنی نمونەی ئەلفمان هەبوو بەس بارستەکەی گۆڕیوە ئەتۆ دەڵێ بە چی خێراییەک بڕ یعنی سەد حساب کە بارستایی تەیە تەوژمت تەیە داوای خێرایی دەکە جا زۆر ئاسانە جەخەوە چییە دەڵێ مامۆستا ئەت وەختی خۆ شتێکت فێر کردم قەتم لەبیر ناچێتەوە دەی بزانم چەند فێر کردی بزانم لەبیر تا دەڵێ مامۆستا وەختی خۆی ئەتۆ ئەو سێگۆشەت فێر کردم سێگۆشە مامۆستا سێگۆشەکە دەڵێ هەر لەبیرم ماوە مامۆستا دەستگوت تەوژمەکەی لەسەرە نووسم و بارستایەکە لە خوار و خێرایەکە لە خوارێ بەڵێ وابوو ڕاستە جا مامۆستا ئەگە تۆ خێرایت دەوێ دەست لەسەر خێرایەکەی دادەنەی دەڵێن تەوژم بەسەر بارستای وەکو ئەوەی دەڵم زۆر تەواوە تەرکیزێکی چاکە پێ دەچێت بادامان زۆر بخۆی باویان زۆر بخۆ ڕۆژی حەودنکان بخۆ تەرکیزت بەخۆت دەبێت بەخۆی بەڕاستیمە جاکەواتە دەڵێن خێرای دەکاتی دەکاتە تەوژم بەسەر بارستای تەوژمەکەت هەیە باشە مامۆستا ئەوی بۆ ئیوایلات نایزانی دەی حاسیبەکەت بەکار بێنە 5.6 دەتوانێت چواریکە دەکاتە 56,250 لێمەکە ئەمەکەم کردی لە خۆ بایمە بە ئاسان زۆر ئاسان دەتوانێت ئەوەش هەبێن ئەلێردا نیست فەقی نییە
بارستا یەکەمان چەندە 1210 دابەشیان دەکەین بابی خۆم دەکات 46.6 متر بە سەرچێکەکەم بەرەو کوێ بەرەو خۆر هەڵە لەکوێ هاتمام سا خۆر هەڵاتەکە لە نمونەی پێنجی ئەلف بڕۆ تەماشاکە بزانین خێراکەی بەرەو کوێ بوو تەوژمەکە بەرەو کوێ بێ خێراکەشی بە هەمان شوێن دەبێ تابینە خۆشەویست ئەوانی کە باسمان کرد پەیوەند ئەوە لەسەر چ بوو لەسەر تەوژمی بەهێڵ بوو هەتا وانەی داهاتوو بەخوات دەسپێرم ڕۆژانەش دەگەڵمان بە تاکو بتوانێت ئەو کۆرسەی دەرەجەیەکی زۆر بەرز بێنی باشە خواتان لەگەڵ